ام اولمپیاد پیوتری اولمپیادی منتال ماس بیرکاری هزری مناڵەکە لە ڕێ ئەپاکۆسەوە ئەتوانێت ژماری گەورە بچووک حەل بکات دوای ئەوە کە ئەپاکۆسەکە ئەکا بە مێنتەڵی ئەپاکۆسەکە خاتە مشکی خۆی مێنتەڵی ئەپاکۆس بەکار نایێنێ بۆ یەکەم جارە لەسەر ئاستی سلێم هەموو کوردستانە هەر هەموو کوردستان هەر یەکەمان لە ڕێگەی بەرنامەی زووم و داتاشۆوە شارەکان بەسران بەیەکەوە لەسەر ئاستی سلێمانیا 108 قوتابی لەسەر ئاستی هەولێر 104 قوتابی بەشداریان کردووە ئاستەکانیش بەپێی جوابانەی پرسیارەکان جوابانەی پرسیاری تەلەبەکان یەکەم و دووەمەکان دیاری دەکەن وڵات تقریبی هەفتێ نازانم چەند ڕۆژمان بەدەستا بووترە و ڕۆژە زۆر ڕاهێنانم کرد هەتاکو هاتین بۆ ئێرە تر زۆر ماندوو بووم چەند جار بەشداری بکەین پێشبڕکێ سێم جارمە بیرت لەوە کردوەوە لە داهاتوودا بەشداری لە پێشبڕکێکی نێودەوڵەتییا بکەوە تا لەسەر ئاسی جیهانی بەڵێ